بویرین و چند روزین داوی لعراق فدرال و باندورا ویل سر هریما کردستان در بازبونا پیشمرگیان بو نافچه ماده 140 و پاراستنا گل لوان دران دنگودانه که مزن د چاپمنیا جهانی دا و د ناف سیاستمداران دا هر وها د چاپمنیا سوید دا و لجم سیاستمدارن سوید جی اف دنگودان دا دوی رپورتاجه دا اما بوچونه کتلین سیاسی یه پرلمانا سویده روزنامه‌وانیا سویده روشنبیرین کرد و گله کسین دن دوی واریدا جواره ون پیش اکرانه بەرپرسی سیاسەتی دەرەوەی پارتی گەلی لیبرال و سەرۆکی گروپی هەمان پارتی لە پەرلەمان فرێدریک ماڵم ئاماژەی بە بۆچوونی حیزبەکەی سەبارەت بە ڕەوشی ئەمڕۆی عێراق و هەرێمی کوردستان کرد. Det som händer i Irak är att inbördeskriget har startat igen. تشتین کنها لعراق روددن و گرا شر نافخوییه. گریدانا وی بروشا سوریا رجی هیا. تروریستین داعش دست دانین سر روجاوا و باکر روجاوا عراقی. لأنبار نینوا و صلاح الدین و گلک جیندن. مترسی هیا که عراق آلوستر ببه و خوین زیدتر برجه. بو کردان گرینگه که بکار بندورین که کرد لید جین بپارزن و آسایشا جیانا مروان لوان دوران مسوگر بکن. گاوا که هزین لشگری ین عراق نکار بن جیانا همولاتیان بپارزن و که هم دبینن پیشمرگه دکارن بوی کاری رابن و وای هم دبینن که ارک خود جیبجه دکن. حکومت هریما کردستان پیشوازی جماره مزن جه پنابران دکه. جتواهی عراق پنابر دهن و بتایبت جه موصول و دوروبره. اوه بارکی گرانه و کارکی مروواهی یه مزنه. ام وی کاری بلند نرخینن. دروشک وسادا باندورا سوید و یکتیا اروپا لسر بویاران زور کیمه. داوی ممکنه که امریکا و ایران پیک و بکاربن جوره یک سقمگیری و گرینن. دورده گرینگه که مساج امریکا برانبر مالکی زلال به و نوبرته بگهینه که امریکا دی آلیکاره ویا لشگری نکه اگر آمده نبه که سیاست خوا بگهره و سنه و کردان به آوه که جدی بجداری پروسه سیاسی بکه. سەرۆکی گروپی چەپ لە پەرلەماندا هانس لیندێ کە لە هەمان کاتدا و تەبێژی سیاسەتی دەرەوەی حیزبەکەیەتی بۆ چوونی پارتی چەپی بەم شێوەیە دەربڕی. Det som sker nu är ju fruktansvärt. Det är både en tragik. تشتین کنها لعراقی روددن تراژیدیه و مترسیین جدی بخورد هینه. تاراده که دیار دکه گوالاتین هریمی ین خودی باندور و زلهزین جهانی روجلاتا ناوین دهندر دمک دریج ده کرنه میدان شهر بو برجوندین خواه. ام دبینن بچاوا ایران، سعودی، قطر، روسیا و امریکا هر یک جعالی خدا پیشگیری هنگ گروپان دکه و آگر گردکن. هر وها ام دبینن بیچاوا دلسوزن رژیم صدام جنوب سری هلددن و دخوازن بکفن روژوه دریا هفکاری بهزن اسلامی تندرورا و افجی بیواجوه که گلکی خطرناکه. افتش دموکراسی عراق دخه بن مترسیین مزن و دبه خطر لسر گل کردی. تشتی هری دیار اوه که سپا عراق ندکاری آسایش و جیان همولاتیان بپارزه. و گاوه که هم دبینن گفنه بعثی و تندروین اسلامی به هفره دبنه خطر لسر هریما کردستان و گل کرد مروف باش تیدگه که حکومت هریما کردستان به ارک خود زانه هر تشتیج دستوان بهت بکن جبو آسایش و جیان گل خوب بپارزن. ام دبینن که بسد هزاران پنابر جبر شر بری خوددن هریما کردستانه و ارکه هر کسیه که در روش نوسا دا آلیکاری بکن. حکومت هریما کردستانه کارکی انسانی مزند که لی ام دزانن که شیانا هریما کردستانه سینورگیریه و پیوستی به پشتگیری هیا. سوید جی پیوسته به ارک خورابه آلیکاری بشینه در خستنا پنابران جسوید راوستینه و مافه رونشتنه بده همولاتیان عراق این کنها لورن. نووسری بەناوبانگی سویدی یانگیۆ لە ڕۆژنامەی ئافتۆنبلادێتدا نووسیویەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە شەڕی ڤێتنامەوە بگرا هەتا ئێستا سەرکەوتوو نەبووە و سویدیشی لەگەڵ خۆی تووشی ئەو شکستە کردووە. لەو بارودۆخە ماڵوێرانکەرەی کە بەسەر عێراقدا تێدەپەڕێ تەنها خاڵێکی ئەرێنی کە هەیە ئەوەیە کە کوردەکان بەشێک لە مافەکانی خۆیان بەدەستهێناوە و هەنگاو بە هەنگاو کوردستان خەریکە ببێتە ڕاستیەک. کوردستان ئێستا لە هەموو کاتێک زیاتر لە سربەخۆیی نزیکە. هەرێمی کوردستان تەنیا هیوایە کە لەو وڵاتەدا بۆ گەشەسەندنی دیموکراسی و پاراستنی کەمایەتیە نەتەوەی و ئاینیەکان.
هەروەها دەستگاکانی ڕاگەیاندنی سوید گرنگجێکی تایبەتیان بە شرۆڤەی بارودۆخی ئەمڕۆی عێراق و کوردستان داوە سەبارەت بە باس و بابەتەکانی عێراق و کوردستان لە میدیاکانی سویددا ڕۆژنامەوان کوردۆباکسی زانیاری زیاتر دەخاتە ڕوو. بەری هەتشتی ینی ڕۆژنامە و تەلەڤیزیۆنی سویدی مێدیا سویدی باس کرد و کورد چاوە یارمەتی دەدەن خریستیانێک کوژ مسلێ بازدانە گەلێک شەرتی زەحمەت دەژیانە هەروسا مەدا خۆشی باس کرد و لە پارلەمانیا کوردستاندا پێنج کورسیش بۆی خریستیانە هەیە هەروسا دبستاناندا ئێکوخوازە ئاشووری کلدانی دکارە بخوینە ماتریالن دەرسێ ئەوژی کورد حکوومەتە کوردستانی دەداوان و بەریا هەر تشتی جارێکی دی دنیا فێم کرد کوژ بۆی خریستیانە هەری باش لە عێراقی دیسا کوردستانە جێکی دیک و لێ هەرن تنێژ بەروەیەکیژی ئەv بابەت gelekî li ser medya Swêdî ma. Ji xeynî jî rewşa êzidiya jî dane berçav anha gelekî program ser êzidiyan tên çêkirin ji ber ku wextê ku Daîş ketine Musulê gotin ewliyê wê êzidî bêne kuştin ji ber ku nem yanî çavê wan de ne însanê Musilman ew zehftir bêne kuştin. Her wisa jî di vî destgehê de tiştê ku dixwazim bêjim mesela Musulê gelek însan hatin kuştin alî Daîş ve destpêkê de medya Ewropî Swêdî nexwestin bibêjin ku Kurd jî nava van kesê Sunî de ne hatine kuştin. Wekî tê zanîn 1700 heb kes hebûn li dibistanekî leşkerî de li Musulê 800 kesê wana Sunî bûn wan kişandin koşê Sunî û Ereb bûn. Bes evê ku Şîa bûn Kurd bûn wan birin çûn mixabin wana kuştin. Li ser vê babetê jî agahdarî dawan vêga ragihandina Swêd û İskandinavya biyawê diçe. Lê berî her tiştî anha cara yani va 10 sale cara yekem dibînim ku hem serxwebûna Kurdistanê hem jî fotoğrafekî pozîtîvê Kurdistanê û nexwasim yekek Mesûd Berzanî Serokê Kurdistanê gelekî baş bela bû li medya Swêdî de. Yani gava ku ragihandina Swêdê bangî rewşenbîrên Kurdan dikin yek ji wan herî zûtir tê bîra wan kurdobaksî ye. Te ji wan re behsa çi dikir nêrîna te xwendina te ji va bûyerên dawî re çi ne? Berî her tişta destpêkê de zehf pirsiyar li ser êzidiya hatin rewşa wanê taybetî me behs kir ku êzidî Kurdên berê ne Kurdê eslin xwe heqê xwe ne li Kurdistanê de em gelek ji wan hez dikin û hikûmeta Kurdistanê bi her awayî ew alîkariya êzidiyê şengalê bike êdîtir bike ê Musulê bike. Duyemîn jî me da diyarkirin ku ew peymana ku Îrak heta vêga mixabin 9 sala sozê xwe negirtiye. Yani gelek beriya 9 sala ew goriya mada 140 ew mentiqeyên ku li Ereb hatine bi zorî ketine Kurdistanê divê ew paş de biçûna Kurd bihatane ciyê wan mintixê ku Xanixîn û Kerkûk û wan ciyê wan dîtir ew nehatiye jî pêkanîn. Duyemîn jî hejmartina nüfus li ew mintixê ku dibêjin ku ne Kurdistanê û Kurd em xwezanin ku Kurdistanê li wê derê rejîma Nûriye Almelikî tu alîkarîkî nekir nexwest li bijartinê hejmartina nüfus çê be li wan mintixan de. Sêyemîn jî mixabin heta îro li Kurdistanê dengdanekî çê nebû katê Kerkûk beşdarê bikeve nava hikûmeta Bexdayê an jî li Kurdistan de bimîne. Lê ji ber ku anha peşmerge ji xwe otomotîk min ketin Kerkûkê hemî axaka me Kurdistanê 75,000 kilometr qare ketine wê derê hemî xistin destê xwe enca vêga em didin diyarkirin çima ku tê Kurd ne mecbûr bin ji wê derkevin paş de herin. Li medya Swêdî de em dibêjin ku ev İslam ev Musilmanên ku dixwaz tûjin û dijîtiya îsana dikin heqê Kurda heye xaka xwe parêzin 5,000 sal Kurd li vê derê jiyane li ser erdê xwe jiyane divê xaka xwe biparêzin û eger Kurd bixwaze qedera xwe tayin bikin gelek bi xwe tayin bikin. Dewleta Swêd jî gelekî pozîtîvî meseleyê mêze dike. Ka Kurd bixwe gelekî ji nêzik ve ragihandina Swêdê dişopînî yanî analîzê wan şîroveyên wan ava dibûn li ser ku jirku ku rejîma dîktatora Sedam kete xarê heta roja hîro aliyê cihê baweriyê aliyê ku karibê seqemgirî û mirov pişta xwe pê girê de di Iraqê de dîsa aliyê Kurd e berê jî û niha jî paşerojê de xwendina te ji paşeroja va bûyerên va roja re çi ne? Berî her tiştî mirov dixwaze bide diyarkirin ku ana ez hêvîdarim ku gelek welatê zêdetir li Avrupa her li Kurdistanê ya konsolvekîn ya jî sefaretê li wê derê vekin ticareta xwe li Kurdistanê zêde bikin. Mesela neft jî wekî ku zanin rast û rast jî Kurda bidin standin û yekê dî jî ew e ku ji bo ku li aramiyekî peyda bibe li Iraqê divê ku Kurd bixwe qerara xwe bixwe bidin û rola Kurda jî hê jî gelekî girîng e ku ew Iraq
ئاشتێکی وەرە عێراقی لێیان هاتێ لە سوێژی هەر کەس دا باش فێمکردن و تورکیەژی دیوەکە بەرێز دەختە نادەن سەر فەدەرال کوردستانە فەدەرال و وڵاتی سوێد و یەکێتی ئەوروپاژێ هێدی حاضری دەکەن کوش بۆ کوردستانێکی چێبە و تیجارەت تاخوا پێ بکەن و ژ بۆی و دو ئارامێکی مەزن چێبێ و کێمتر مەهاجر وەرن ئەوروپا ئەس ڕۆژێن پێشێن وسات بینم. لە ناوەندی ڕۆشنبیری عێراقی لە ستۆکۆڵم ژمارەیەک ڕۆشنبیری عێراقی بە مەبەستی تاوتوێکردنی ڕەوشی ئەمڕۆی عێراق و هۆکارەکانی و ڕێگا چارەسەریەکەی کۆبوونەوە. زۆربەی بەشداران لەسەر ئەو بڕوایە بوون کە هەر لە سەرەتای دامەزرانی دەوڵەتی نوێی عێراق لە سەرەتای سەدەی 20دا دەسەڵاتدارەکان هیچ کات ڕێزیان لە پێکهاتەکانی ناو عێراق نەگرتووە، مافی مرۆڤ نەپارێزراوە و بناغە بۆ کەسایەتی عێراقی دروست نەبووە کە شانازی بە وڵاتەکەیەوە بکات. بە پێی وتەی زۆربەی بەشداران لە ژێرپێنانی ڕۆشنبیری وێژە یەکێک لە هۆکارە گرنگەکانی قەیرانی ناسنامە لە عێراقدایە. سینەما و تەئاتر دادەخرێن و لە جێگای ئەوان گەشە بە توندڕەوی ئاینی و تایفی دەدرێت. ئەو جۆرە دەسەڵاتداریەتە تەنیا دەتوانرێت ناوی بنرێت دەوڵەتی فاشل. لە جێگایەوەی کە ڕەنگا و ڕەنگبوونی عێراق وەک دەوڵەمەندی سامان لە قەڵەم بدرێت، دژایەتی و دژبەرایەتی لە نێو پێکهاتەکانی عێراق گەشەی پێدەدرێت. ئەگەر ڕۆشنبیر ویژدانی کۆمەڵگا بێ، ئەوە چۆنەکە حکوومەتی مالکی ژمارەیەک ڕۆشنبیری کڕی و ژمارەیەکیشی بێدەنگ کردن. دژایەتی نەتەوەیی، ئاینی و تایفی و بەهێزکردنی و ئەوەی ئەمڕۆ ئێمە دەیبینین ئەنجامی سیاسەتی فاشلی حکوومەتەکانی عێراق. والله هذا اللقاء يعني من اللقاءات المهمة اللي يهم بالضبط جيفينين بفي رنگي جي رفندا عراقي را زور گرينگن جبر کو دولت مده به آوایکی سیستماتیک روشنبیر دهاتا تنکرن دهاتا کشتن یان جی سرگون کرن راسته همو ولاتین دوروبر برجواندین خواهنه که عراق نبه ولاتکی نورمال و هرمونی ترکی دخوازه خونین امپراتوریا عثمانی جیب جیب که ایران خونین امپراتوریا فارسی جیب جیب که اسرائیل امریکا روسیا سعودی قطر و گلک ولاتین دن هر کسی اجنده خواه برانبر عراق هەیە لێ دەسەڵاتدارن بەغدایە ئینسانی عێراقی جهندر و خراپ کرنە و هەموو ئیمکانین دەولەتێ ji بۆ دژبەریە تایفی بکاردهێنن ئەگەر ئەم بخوازن عێراق بمینە پێویستە بەری هەر تشتی ڕێزا ماف و کەسایەتیە هەموو پێکهاتین وی وڵاتی بێتە گرتن و هەر کەس مافی خۆ وەرگرە یان ئەمە هەموو لەبەر نگام بچن. والله الحقيقة مشهد العراق الآن أو مشهد الأزمة العراقية مشهد كبير. دیمەنە قەیرانە عێراقی یا ئیرۆ پر مەزنە دەوێت ئەم ئەگەرێن تونەکردنا دەنگی ڕەوشەمبیران پەیدا بکەن دەک و بکاربن دەردێ وڵاتی خۆ دیار بکەن بەری کول دەرمانە بگەرن چارە تەنێ ئەوە کو هەر کەس مافی خۆ وەرگرە هەموو پێکهات مافی خۆ وەرگرن پێویستە کورد مافی خۆ وەرگرن ئەگەر بخوازن سەربخۆ بن یانجی بە کۆنفدرالی دناو عێراقیدا بمینن لێ خەبات لە دژی هێزن ئیسلامی یەن توندرە و کەڤنەباسی دوێژ هێلا هەر کەسی بە بهێتە کرن va hêzên tarî şaneyên xwe yên nivistî di hindir herêma Kurdistanê de jî hene. Zû yan direng ew dê şiyar bibin û bibine hereşeyeke cidî li ser herêma Kurdistanê jî. وليس بالقتل الجرائم هذه يجب السنة والأكراد والشيعة يتوحدون لدحر الإرهاب بكرة هذا الإرهاب راح يكون متوجه إذا انتصروا في هذه المناطق راح يتوجه إلى كردستان. بەمەبەستی ڕێسواکردنی هەڕەشەی ئیسلامیە توندڕەوەکان و کۆنە بەعسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان و هەروەها بۆ پشتیوانی لە هەڵوێستی هەرێمی کوردستان بۆ پاراستنی کوردستانیانی ناوچە گەڕێنراوەکان بۆ سەرخاکی هەرێمی کوردستان کۆمیتەی هاوکاری هێزە سیاسیە کورد و کوردستانیەکان سەردانی نوێنەرایەتی هەرێمی کوردستانیان لە شاری ستۆکۆڵم کرد. ئێمە ئەمڕۆ بە نوێنەرایەتی پێکاتەی کۆمیتەی هاوکاری هێزەکانی کورد و کوردستانی لە وڵاتی سوئێد کە نوێنەرایەتی زیاتر لە 20 حیزب و ڕێکخراوی سیاسی کورد و کوردستانی دەکات هاتوونە ئۆفیسی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەڕێز کاک شۆڕشەوە پێشوازیمان لێ کراوە مەبەستی هاتنەکەمان دیدارمان لەگەڵ بەڕێزیان و نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لێرە گەیاندنی پەیامی ئەو کۆمیتەی هاوکاریە کە وەک ئاماژەم پێکرد نوێنەرایەتی 27 حیزب و ڕێکخراوی سیاسی دەکات لە سوئێد
پشتیوانیمان بۆ هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستان لەمە ڕووداوەکانی ئەم دوایە و هاتنی چەکدارانی داعش بۆ ناوچەکە و جوڵە پێکردنی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ناوچە سنووریەکانی ئەو ناوچە دابڕێناوانەی دەرەوەی ئیدارەی حکوومەتی هەرێم کە بۆشایی ئەمنی لەوێ هەیە سوپای عێراق ئەو ناوانەی چۆڵ کردبوو هێزی پێشمەرگەی کوردستان لە کاتی خۆیان گەیشتە شوێنی مەبەست و ئەو سونەرانەی پاراستووە. ئێمە وەکو ئەو حیزبانە پشتیوانی خۆمان بۆ ئەو هەنگاوی حکوومەتی هەرێم و سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان دەدەبرین کە هیوادارین ئەو یەکریزی و یەکدەنگی هێزە کورد و کوردستانیەکان بەردەوام بێت لەمەر پرسە چارەنووسنازەکانی گەلەکەمان لە هەر چوار پارچەی کوردستان. بەڵێ ئێمە لێرە بە گرنگمان زانی لەبەرەوەی زانیاریەکی زۆر لە ڕێگای ڕاگەاندنی کوردی و عارەبی و وڵاتانی کە بڵاوەکرێتەوە و هەروەها لە ڕێگای تۆڕی کۆمەڵایەتی زانیاریەکی زۆر بڵاوە بێتەوە لەسەر کێشەکانی کوردستان و عێراق بەتایبەت لەبەرەوە بە گرنگمان زانی ئێمە زانیاری دروست بدەین بە دام و دەستگای سویدی بە حیزبە سویدیەکان بە پەرلەمانی سوید و هەروەها بە ڕاگەاندنی سویدی و بێگومان ڕەوەندی کوردستانیش لە وڵاتی سوید لامانگرنگ بوو زانیاری دروست بە ئەوانش بگات. دوای کۆکردنەوەی ئەو زانیاریانە و مووقفی حکوومەتی هەرێمی کوردستان داوای ئەومان کرد لەگەڵ پارتە سویدیەکان دانیشتن بکەین و لەناو پارتە سویدیەکان بەرپرسی ئەو پارتانە لەناو لیژنەی علاقاتی دەرەوەی پەرلەمانی سوید بەرپرسی حیزبەکان هاتوون بۆ ئێرە لەناو ئەو لیژنەیە تیشمان کردە سەر کێشەکانی عێراق و لەسەر لە چیەوە سەری داوەتەوە و مووقفی کوردستان و هەروەها لەسەر سێ خاڵ مناقەشەمان دروست کرد بوو. هەرێمی کوردستان حکوومەتی کوردستان کێشەیەکی بۆ دروست بوو کە حکوومەتی عێراق نەیتوانی بەرامبەر ئەو هێزە ئیرهابیە بوەستێت و ناچار بوو بچێتە ئەو ناوچە دابڕاوانە بۆ ئەوەی بتوانێت پشتگیری لە خەڵکی کوردستان و خەڵکی ئەو ناوچەیە بکە و ئەوەش مووقفێکی جوانە و مووقفێکی پیرۆزە و حیزبە سویدیەکانش هەمان ڕایان هەبوو کە کوردستان حکوومەتی کوردستان توانی ئەرکی خۆی بباتە سەر. ئەمە یەکێ لە خاڵەکان بوو. خاڵی دووەمەوە بوو کەوا ئێمە ئێستا کوردستان بووەتە ئەتوان بڵێم بووەتە یەکێک لە گەورەترین کامپی پەنابەری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەوە چەندین ساڵە خەڵکی سووریا کوردانی سووریا هاتوون ڕوو لە کوردستانی هەرێمی کوردستانەکەن و تا ئێستا لە سەروی 300,000 پەنابەری کوردستانی سووریامان لایە و ئێستاش دوای ئەم کێشانە بە 100,000 عێراقی هاتوون داوای ئەواکەن ژیانیان بپارێزرێت لە هەرێمی کوردستان و ئەمە قورسایەتێکی زۆرە کاتە سەر هەرێمی کوردستان و حکوومەتەکەمان. داوای ئەومان کردووە لە وڵاتی سوید کە پشتگیریمان بکەن و ئەوانش ڕێگای خۆیانەوە پەیوەندی بە یەکێتی ئەوروپا و بە UN بکەن بۆ ئەوی هاوکاریمان بکەن بۆ ئەوی ئەم کێشە ئاسانکاریمان بۆ بکرێتەوە. و خاڵی سێیەم ئەوەیەکەوە سویدەکان زوو خۆیانە لێن سوید بەشێکە لە کوردستان و کوردستانش بەشێکە لە سوید گرنگە ستاتوسی قۆنسولی سوید لە هەولێر بەرز بکرێتەوە گرنگە ببێتە قۆنسڵێکی گشتی و بە فەرمی بتوانێت کاری قۆنسڵگێری بکات بتوانێت خزمەتی سوید و کوردستان بکات بتوانێت ئەو ڕەوەندە کوردیی کەوا لێرە هەیە و ئەو شەریکانی کەوا لە کوردستان کارەکەن کەوا گرێبەستن بە وڵاتی سوید بتوانن کارەکانیان بە باشی ببەنە سەر و هەروەها ئەم سێ خاڵەشمان لەگەڵ وەزارەتی دەرەوەی سویدش باس کردووە و لەوێش پشتگیری لە هەرێمی کوردستانەکەن و دەستخۆشی لە هەرێمی کوردستان و حکوومەتی کوردستانەکەن کەوا مووقفێکی باش و مرۆڤانەی هەبووە کە توانیوێتە ببێتە یەکێک لەو پارتەی کەوا ئەرکێکی پیرۆز باتە سەر و بێگومان ئەوە دووسێ ڕۆژە ڕاگەیاندنی سویدی
گرنگیەکی زۆر بەم باسادات و ڕاگەاندنێکی زۆر هاتوون بۆ ئێرە ئێمە ڕێنمایانمان داوا پێیان زانیاریمان داوا پێیان و لۆ دۆزینەوەی خەڵک چاوپێکەوتنیان لەگەڵا بکەن دانا دۆزینەوەی بابەت کە بتوان قسەی لەسەر بکەن و هەروەها تەلەفۆن و میلمان داوا پێیان کە چاوپێکوتنیان لەگەڵا بکرێ هەم لە سوید و هەم لە کوردستان و بێزگە لەم دانیشتنانش کۆمیتەی هاوکاری هێزە سیاسی کوردستانەکان هاتوونە پشتگیری لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەن و کۆمیتەیەکی هاوکاری حیزبە عێراقیەکان لێرە کە پێکاتووە لە 16 حزبی عێراقی ئەوانش دوێنێکە لێرە بوون و ئەوانش پشتگیری لە مووقفی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن و ئێمەش زۆر سپاسیانەکەن و پەیامەکانیان ئەگەێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان و سپاسی ئێوە شەکەین کە چالاکانە بە دوای هاوکاری کردنی حکوومەتی کوردستانەکەن زۆر سپاسانەکەن بۆ ئامادەبوونتان. Divan rojên dawî da bûyer zû zû li Iraqê û li Herêma Kurdistanê bi rêve diçin û şer hatiye ber dergehên Herêma Kurdistanê. Kutleyên siyasî Perlemana Swêdê piştgiriya xwe ji Herêma Kurdistanê ra diyar dikin, ragihandina Swêdê bi çavekî erênî li helwesta Herêma Kurdistanê tamaşe dike, rewşenbîrên Iraqê li Swêdê civiyan û diyar kirin ku ev dewleta Iraqî ya niha dewleteke faşil e û hêzên siyasîyên Kurd û Kurdistanî yên li Swêdê serdana nivîsîngeha Herêma Kurdistanê li Stockholm kirin û piştgiriya xwe jê re diyar kirin. Herêma Kurdistanê piştgiriyeke navxweyî, piştgiriyeke Kurdistanî û piştgiriyeke navdewletî jî heye.